لە هۆڵی مامۆستا ساڵح عەلی بە سەرپەرشتی یەکەی چالاکی وەرشودی دێوانی پەروەردەی ڕۆژاوای سلێمانی کۆتایی هات بە یاریەکانی خولی فوتساڵی قوتابخانە بنەڕەتەکانی قۆناغی 1/6 کوڕان کە یاریەکان 78 قوتابخانە بەشداریان تێدا کردبوو بە سیستەمی یەک دۆڕاندن بەڕێوە چوو. دیاری کۆتایی خولەکەدا هەردوو قوتابخانەی کرمانج و ڕەفیق حلمی بەیەگەیشتن لە قۆناغی پێش کۆتاییدا کرمانج لە دیلانی بردبوویەوە و کوڕەکانی ڕەفیق حلمیش لە قوتابخانەی قاکیان بردبوویەوە. هەردوو قوتابخانە چاویان لەوە بوو پلەی یەکەمی قوتابخانەکانی پەروەردەی ڕۆژئاوای سلێمانی بەدەست بهێنن. هەر لە سەرەتاوە کوڕەکانی قوتابخانەی کرمانج باشتر یاریان کردو لە گەمی یەکەمدا یاریزانانی قوتابخانەی کرمانج بە 2 گۆڵ پێشکەوتن. بۆ گەمی دووەمی یاریەکەش یاریزانەکانی کرمانج بەردەوام بوون لە هێرشەکانیان هەرچەندە قوتابخانەی ڕەفیق حلمی گۆڵێکیان تۆمار کرد بەڵام یاریزانەکانی کرمانج لەو گێمەشدا 3 گۆڵی تریان کرد. ئەنجامی کۆتایی یاریەکەش بە 5 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە بەژەوەندی قوتابخانەی کرمانج کۆتایی هات و پلەی یەکەمی قوتابخانەکانی پەروەردەی ڕۆژئاوای سلێمانیان بەدەست هێنا. ئێمە قوتابخانەی کرمانج بووین توانیمان پلەی یەکەمی بەدەست بێنین سپاسی مامۆستاکانەکەین هاوڕێکانیشمان توانیمان لە چەند تیپێکی بەرامبەرمان ببینەوە. ئێمە وە قوتابخانەی کرمانج ئیمساڵ توانیمان لە خولی تۆپی فوتساڵی قوتابخانە بنەڕەتیەکانی شاری سلێمانی پەروەردەی ڕۆژئاوا توانیمان پلەی یەکەم بەدەست بێنین لە فوتساڵە بە بەشداریکردنی نزیکەی 79 قوتابخانە کە بەشدار بوون لە خولەکەیە بەڕاستی خولێکی سەرکەوتوو بوو تا ڕادەیەک بەبێ ئەوەی کە هەموو قوتابخانەکان ئیمساڵ بەشداریان کرد لە خولەکەیە بە بەردەوامی یاریەکانیش بەردەوام بوو. زۆر سپاسی دەستەی بەڕێوەبەرایەتی ڕۆژئاواکەین پەروەردەی وەرزشی کە بە هەموو ڕۆحێکی وەرزشی و هەموو گیانێکی وەرزشیوانێ بەردەوام هەموو ڕۆژێ لەناو یاریگاکانە ئامادە بوون بۆ سەرپەرشتیکردنی یاریەکان و بەڕێوەچوونی یاریەکان. ئێمە دەستخۆشیاریان لێکن هیوادارین ئەم خولانە زیاتر بێ و زیاتر بێ و قوتابخانەکانیش بە زۆری بەشدارکەین بۆی قوتابخانەکانمان لە یاریکردن و لە چالاکی وەرزشەکان بێبەش نەبن. زۆر سپاسی ئێوەشەکەین دووبارە دەستخۆشکەری لە هەموو لایەنەکەکەین بۆ بەڕێوەبردنی ئەم خولە و سەرکەوتنی ئەم خولە. زۆر سپاس. هەر یەک لە قوتابخانەی دیلان پلەی سێم و قوتابخانەی خاک بوونە خاوەنی پلەی چوارەم و ئیبراهیم فاتحیش لە قوتابخانەی ڕووناکی بە باشترین یاریزانی خولەکە هەڵبژێدرا. مناوم ئیبراهیم فاتحە لە مەکتەبی ڕووناکیم باشترین یاریزانی خولەکە هەڵبژێدرام. زۆر سپاسی مامۆستاکەمەکەم. ئەم خولە تەمان خولی سەرجەم قوتابخانەکانی پارێزگای سلێمانی بوو. قوتابخانەکەمان خۆشبەختانە پلەی چوارەمی هێنا بەسەر سەرجەم قوتابخانەکانی سلێمانیە. سوپاسی چالاکی و دیدەوانی وەرزشی هیوادارین هەموو ساڵێک ئەم خولانە بەردەوام بێت لە شارەکەمانە و ئیتر سوپاسانەکەم. لە کۆتاییشدا لەلایەن بەرپرسانی وەرزشی یەکەی چالاکی پەروەردەی ڕۆژئاوای سلێمانیەوە خەڵات بەسەر یاریزان و تیپە سەرکەوتوەکاندا دابەشکرا. قوتابخانەی کرمانج پاڵەوانی ئەم ساڵ